من هیچ شکو گومانێکم لەوەدانەیە کە ئەو بنەماڵەیە بە یارمەتی تورکیا هەرچی خراپە بێت لەگەڵ میلەتی کورد بیکەن هیچ گومانم لەوەدانەیە چونکە تۆ گەبێنی مێژووی ئەو 33 ساڵە چاو لێ بکەیت ئەوان معدل دژی داخوازەکان و ویستە ڕەواکانی میلەتی کورد وەستاون و پەنایان بۆ دوژمن بردووە سەردەمێک ئێران ئێستاژەوە چەند ساڵە بە تەواوی چوونە ژێر ڕەچێفی تورکیا بەڵام کێشەیەکە یەکەم پێم خۆشنیە ئاوا زوو باوەڕ بکەم ئەویش ئەوەیە کە ئەم ڕۆکانە دنیا لەسەر خەتە بە تایبەت لەگەڵ ڕۆژاوای کوردستان لەسەر خەتە لەگەڵ شەرەبانەکان لەسەر خەتە شەرەبانی ڕۆژاوا بە تایبەت کچانیان بۆتە هێژمۆنیەک بۆتە شتێکە لە ناو خەڵکی بریتانیا لە ناو خەڵکی سوئیدی لە ناو خەڵکی ئاڵمانی لایەنگرێکی یەکجار زۆری هەیە و هەر ئەو ڕۆژانە دیتمان کە ئۆردوغان خۆی ئامادە کردبوو کە شمالی بە قەولی خۆیان شیمالی سووریا بگرێت نەیتوانی و زۆر خشکەیی و ئەوانە پاشەکشەی کردو و تا ئێستاژ نەیکردووە بەڵام لە جیاتی ئەوەی هەرچی خراپەیە لەگەڵ باشووری کوردستان کردوێتی کە ماڵە بارزانی بە خۆیان نازانن یعنی بۆ چووکە باشوور بەی خۆیان نازانن چووکە بلایان بێت تەفاوتە کە باشوور چی لە دەقەومێ بەڵام تۆ بزانە هەر دەو ساڵی ڕابردوودا درۆنەکانی ئۆردوغان چی لە باشووری کوردستان کردووە لە چالاک دەڵێ و بریداوە لە مەڕوو ماڵات دەڵێ برداوە لە موچە و مەزرا دەڵێ و بریداوە بۆیە من هیوادارم کە ئەو پلانەی کە باست کرد کۆبوونەوە لە ئیستانبول دیارە ئەوانیش دەحەولی وەدان کە لە ناو نەچن ئەو هێزانە ئەو گروپانەی ئیسلامی متتەڕیف لە دوای داعش کە ماونەوە لە ناوچەکەی معلومە کۆبوونەوە دەکەن معلومە دێن فکرێک قڕێک وەستەری خۆیان بکەم بڵەن کاکە مچمان لێ دێت واگە دوو ناوچە بگرن کە ئەوە مەسەلەن خۆیەکی وەکو جەولانی ئەحمەد شەرە خۆ کاکە خۆ تا دوینە و پێرێ کە بۆی باغیان دەمل کرد و ڕایان کێشا و هێنایان کوردیان بە پیاوێکی معقول و تەیرێکی معقول خۆوە ئەوە پێشەوی هەر تەرۆریستەکەی داعش بوو کە ئەمریکا 10 میلیۆن دۆلاری بۆ دانابوو بۆ خەڵات ئەوە چ بوو یەک شەو لەوە خراتە دوێنێ ژنەکەشی بە ڕوخسارێکی ڕێک و پێک و ئاوەڵەوە لەگەڵ ژنەکەی ئۆردۆغانی دەرکەوت ئەمە سیاسەتێکە کە بەڕێی من با نەڵەن عەلی بڕوای تەوتە ئەو سیاست و تەوتە ئەو نەزەریە ئەوەیە بەڵام حقیقەتێکەوە تا بیبینن ئەوە بە ئەمری چێ بە سیاسەتی چێ ترۆریستێکی وا گەورە ژنێکی ئاوا فقط تەنیا چاوی دیار بوو یەکجێ بوو بە سپۆر و بوو بە ئاوەڵە و بوو بە خانمێکی مۆدێرن و بۆ خۆشی ئاغای جەولانی بوو بە پیاوێکی قوتەیرێکی معقول و بۆی باغ و چاکەتی پاوتۆڵی چاک و ئەمە دەبێت بیری لێ بکەینەوە کەم ئێمە نوقسانێکمان هەیە وەکو کورد کێشەی کورد ئاواز جێبەجێ نابێ ئێمە تا ئێستا کوونیە ئەو نرخەی کە دەوێت بیدەین بە بواری دیپلۆماسی بە بواری لۆبیگەری نەمانداوە بەڕاستی خێڵەکی لەمان خوریەوە بۆ چونکە سەرکردەیەکی خێڵمان هەیە سەرکردەیەکی خێڵەکیمان هەیە لە باشووری کوردستان دەنا لەو 33 ساڵەی کە باشووری کوردستان بوو بە ئومێدی و جێگای هەموو خەباتجێڕان و شۆڕژگەرانی ئەم پارچەیە و پارچەکانی تریش دەبوو ئەو ڕۆکانە بە ئەنجامێک گەیشتبین بەڵام چونکە سەرۆکەکەمان خێڵە سەرۆکەکەمان سەرۆک عەشیرەیە عەقڵی هەر بەقەد سەرۆک خێڵە کار دەکات عەتف و لایەنگرێکی یەکجار مەزن هەیە لە نێوان سوننەکانی عێراقی و داعش و ئیسلامی متتەڕیف ئەوە هیچ شکو گومانت لەوەیدا نەبێت بۆیە ڕەنگەوان دیفاع لەوە بکەن کە ئەو بڕیارەی کە لە پارلەمان دەرچوو 3 پاکێج وەگەر لەبیرت بێ پاکێجێکیژان ئەو خاکانەیەکەی کوردەکان بۆ کە داگیر کراوە پاکەتێک ئەحواڵی مەدەنی ژنان بوو کە زەواج لە 9 ساڵی و ئەوانەدا وان بیست کە دادگای باڵای عێراق قەرسێکی ڕەت کردەوە پاکێجەکەی ڕای گرتووە یا ڕەتی کردوێتەوە خۆدەوەیدا ئێمە تەنیا زەرەرەکەمان ئەوەیە کە ئەو خاکانەی کە کوردەکانە جێبەجێ ناکرێت بەڵام ئەوەی دیکە کە ڕەتکراوەتەوە دەبێت خۆشحاڵ بین بەوەی کە ناهێڵێ ئەو داعیشانە دەوڵاتی وەربنەوە ئەلبە هەرچەند ئێمە دەبێت ڕاستی بزانین لە عێراقی تازە لە دوای 2003ەوە ئەگە شیعە دەسەڵات بۆ زۆر گڵاوی کردووە ئەگە سوننە پێشتر دەسەڵات بۆ ئەوی زۆر گڵاوی کردووە ئێمەی کورد نابێ بە دەسەڵاتی سەتاسەت و هێژمۆنگەرای
نا شیعە نا سونە ڕازی بین و خۆشحاڵ بین. ڕاستە سیاسەتمەدارەکانمان یاری دەکەن و خۆشیان نازان چ دەکەن و دەمێک دەست بەسەر هەماهەنگی دادێن و دەستێک بەسەر شیعە دادێن و دەستێک ئەمە وای کردو کە شێواندویانە لە گەلی کورد، شێواندویانە لە ڕۆشنبیری کورد، شێواندویانە لە نوخبەی کورد. ئەرێ کاکە بۆ وا دەکەن؟ بۆ سیاسەتێکی یەکگرتووی ڕوون و ئاشکرای خۆتان نییە؟ ئەمە دێرەدا نوقسانێکی گەورەیە کە کوردی باشوور بەڕاستی بەسەر هەموو کوردی داهێناوە و هەموو کوردی پێشەرمەزار کردووە. ئەم سیاسەتە چ لەولای چ لەولای بۆتە هۆکاری ئەوەی کە دوژمنیش بەکارمان بێنێ، دوژمنی جارێک پەنا بۆ لای دەبا دەزانێ ئەو لای هیچی لەشی نابێ، دێتەوە ناوچەی سەوز پەنا بۆ ناوچەی سەوز دەبا. ئەم دووگانەجێ ئەو دووگانەجێ ئەو نایەکبوونە بەڕاستی دەبێت تەواو بێ، ئەو نایەکبوونە دەبێ ئیتر پایانێکی هەبێت لەگەڵ ئەم زوونەی ئەو دوو زوونەی باشووری کوردستان و سیاسەتێکی ڕوون و ئاشکرای نەتەوەیی، سیاسەتێک کە تۆ بتوانێت دیفاع لە براکانت بکەیت لە باکووری کوردستان، لە شەڕەبانەکان بکەیت لە ڕۆژاوای کوردستان، لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەوان ئێستا کوونێ لایەکیان تورکیا لایەکیان ئێرانە، دەی لەبەر ئەو دوانە هەر دەمە یەکیان ناتوانەوە ئیتحادێک و یەکگرتوویەک لە ناو کورداندا وجودی نییە بەداخەوە و ئەوە پارچەکانی تری کوردستانیشی گرتوێتەوە. بەڵام دیسانەکانە خۆشحاڵم کە لە ڕۆژاوای کوردستان سیاسەتێکی زۆر شەفاف و ڕوون هەیە و دەزانین ئێمە لە دوورەوە دەزانین کە ئەوان چیان دەوێت و ئەوان بە دوای چێوەن و هەدەف و ئامانج و استراتیژیان چێ. بەڵام لێرە ئەو هەدەف و ئامانج و استراتیژە من نابینم. ئەوڕۆ وا قەزا دەکا کە تۆ لەگەڵ تورکیا یەکبی سیاسەتەکانی ئێران بەڕێوە بەریسپێنە دوو وا قەزا دەکا کە ئێحتیمامێکی زۆر بدەیت بە تەحالف و بە ئەمریکا و ئەمە نابێ کاکە. ئەوە تا ئەوە تووشی ئەوەی کردوین تووشە و قەیرانەی کردوین کە خۆمان نازانین چمان دەوێت و سەرمان لە براکانیشمان شێواندەوە. لە کۆنەوە لە سایکسپیکۆ بەولاوە کە دەوڵەت و نەتەوەکان دروست بوون و کورد بەسەر چوار پارچەی دەوڵەت ستەیت نیشندا دابەش بوو و سیاسەتێکی مۆدێرن هاتە ناو دنیاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوڵەت و نەتەوەکان هاتنەکایەوە. بەداخەوە لەو کاتێوە ئێمە هێژمونی داگیرکەرێک بەسەرماندا زاڵە. ئەو لە سپینە ئەوی دیکە دا بۆیە دوو فاکتەری گرینگەیە. یەک ئەوەی کە شۆڕژگەرانی پارچەکانی تری کوردستان ڕۆژهەڵات باشوور بە تایبەت حقیقەتێک ئەوەیە کە قبوڵیان نییە کە هێزێک کە بە حسابی خۆیان دوای هەشتاکان دروست بوو، بە حسابی خۆیان تازەیە، بە حسابی خۆیان ڕابردووی نییە، بە حسابی خۆیان لەگەڵ شێخ مەحموود و قازی محەممەد و ئەوانە نەهاتوون. ئەوە حسابێکە کە نوعێک بەخالەت و نوعێک حەسوودی و نوعێک چاونەدیتن و چۆربوون لە ئاستی هێزێک کە بە هێژمۆنیەک و بە پرنسیپ و بە هەمووی ئەو شتانەی کەمە دەیبینین لە ئەو هێزەی باکووری کوردستانیان لە پێکەکە. ئەمە بەشێ ئەمە فاکتەرێکی با فاکتەرێکی دیکەی بەڕاستی مادیە. فاکتەرەکەی دیکەی ئەو ڕۆکانە لە دنیای مۆدێرندا فاکتەرێکی مادیە کە ئەوانە مستەفیدن کە قبوڵیان نییە کە هێزێک بە ناوی پەکەکە یا بە ناوی شەڕەبان یا بە ناوی هەرچێکی ناوی دەنێن کە جەکە بە ناوی هاتۆ مەسەن بە ناوی پەژاک هاتۆوە دەزانین چی دەوێت وە قسەی خۆی دەکا و مساومە ناکە لەگەڵ هیچ داگیرکەرێک نایەتە ژێرباری خیانەت. ئەمە نوقسانێ بۆوان، ئەو نوقسانێ بەوە پڕ دەکەنەوە کە ئەزانی تۆرێک هەیە لە کۆنەوە کە دەڵێ ئەم ناگەمە تۆ ناتوانم لە گەورەی بگەمە تۆ کەوابێت تۆ بچووک دەکەمەوە. بۆیە هەموو ئیعلامی خوان خستۆتە سەر ئەوەی کە ئەوە تۆهینی پێ بکەن، ئیهانەی بۆ سازکەن، بوختانی بۆ بکەن. ئەوە وایە سەردەمێکی زۆر دایان کوی کاکەوانە سەر بە سپای پاسدارانن. دوایە کانە هاتمتانەوانە سەر بە عێراق نەگەر لە بیرتان بێت 2 ساڵانی ئاخرێدا. ئەوە تامە دەبینین کە ئەوان خەباتی خۆیان دەکەن و خەباتی خۆیان دەرجەیە و ئاکامەکەشی دەبینین کە یەکێک لە هەرە نمونە جوانەکانی کە من هەزار جارم باس کردووە دەسەڵاتی کوردایەتی دەسەڵاتی کوردەواری ڕۆژاوای کوردستانە بەڕاستی. هەتا ئێستا فێری گەندەڵی نەبوون، هەتا ئێستا کوونێ خەباتێک تیان هێناوەتە کایەوە کە لەسەری سوورن
و لەسەری و بە سەدان شەڕەبان و گریلای پارچەکانی تری کوردستانیش پاڵی ئەوان داوە و دەچن خۆیان بە کوژ دەدەن لەوێ وەکو شەڕەبانێک خەبات دەکەن بە بێوەی کە ئەو خەڵکی سنە و کرماشان بێ یا ئەو خەڵکی مەسەلەن کەلار و کفری بێت دەچێت لەوێ خەباتی خۆی دەکا بۆیە ئەمە لە کۆمەڵی ئێراندا ڕووی نەداوە ئەوە لە حیزبی دموکراتی ئێراندا ڕووی نەداوە بەڕاستی ئەوە لە پارتی دموکراتدا ڕووی نەداوە بۆیە ئەوانە ئەو نوقسانێ بەوەی پڕ دەکەنەوەکە ئەوە لایەکی دیکەشی بەڕاستی مادێ هەروەکو ئەرزم کردن کاکەوانە تێرن کاکەوانە بەڕاستی مستەفیدن لە باشووری کوردستان مستەفیدن و ئەو تەجریقکردنی ئەم سیاسەتە گڵاوەی بنەماڵی بارزانی بۆیان کاکە زۆری پێ مرتاحن هەموو ڕۆژە تەجریقیان دەکەن و دەچێت دەمارەکەیانەوە ئەویش پێی دەڵێن گەندەڵی